خانوویەک بە بەهای 6 ملیۆن دۆلار کوردوتەنی بووە بە قەرەبروت. ئەمە خانووی سێر ئانتۆنی هۆپکنزی بە ڕەچەڵک بەریتانی یەکێک لە ئەستێرەکانی هۆلیوودە کە بەهۆی ئەو ئاگرە بەهێزەی کەمتر لە هەفتەیەکە ویلایەتی کالیفۆرنیا بە دیاریکراوی شاری لۆس ئانجلسی ئەمریکای گرتووەتەوە لە خانووەکە تەنیا پەرژینەکەی ماوەتەوە. سێر ئەنتۆنی هۆپکنز تەنیا نییە، مێل گیبسن، جێف برێجز، میلۆ فێنتیمیلیا، پاریس هێڵتۆن، بێلی کریستاڵ و ئادەم برۆدی و چەندینی دیکەش کە خانووی هەر یەکێکیان بە ملیۆنان دۆلار دەخەمڵێنرێت لە ماوەیەکی کورتدا بوون بە سووتوو. ئاگرەکەی لۆس ئانجلس یەکێکە لە گەورەترین ڕووداوە سروشتیەکان لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە هاوکات لەگەڵ ئاگرەکە هەڵکردنی بایەکی توندی ژوای کردووە. شاری لۆس ئانجلس کە لە ڕووی چڕی دانیشتوانەوە لە دوای نیویۆرک لەسەر ئاستی ئەمریکا بە پلەی دووەم دێت ببێتە شوێنێک کەوا دەردەکەوێت ڕووبەڕووی جەنگێکی گەورە بووەتەوە. تۆڕی هەواڵی ئەمریکی CNN لەبارەی قەبارەی کارەساتە سروشتیەکەوە لەسەر زاری زیاتر لە 10 شارەزا و پسپۆر و بەرەنجامی راپۆرتە حکومیەکانەوە ڕایگەیاند. ئەگەر سیستمی ئاگرکوژێنەوە سەرجەم توانایشی بخاتە گەڕ ناتوانێت ئاگرێک بەو قەبارەی لە لۆس ئانجلس کەوتووەتەوە بکوژێنێتەوە، بە تایبەت کە بەهۆی باوە فڕۆکە و هێلیکۆپتەری ئاگرکوژێنەوەش ناتوانن لە ئاسماندا لە کاردا بن. هێشتا هۆکاری کەوتنەوەی ئاگرەکەی لۆس ئانجلس دیار نییە، دەستێکی لە پشتە یاخود بێمەبەست بووە، بەڵام گومان لە ڕووداوەکە هەیە و بە پێی زانیاریەکانیش چەند کەسێک بە گومان دەستگیر کراون. هەر لەو ڕۆوە لا نوێترین زانیاریشدا ئاژانسی بلومبێرگ ئاماژەی بۆ ئەگەرێکی پێشبینی نەکراوی ڕووداوی ئاگرەکە کرد و ڕایگەیاند بەهۆی کێبڵی کارەباوە بووە، بەڵام هێشتا دڵنیایی تەواوەتی نییە. هەر لەو میانەیەدا مێل گیبسنی 69 ساڵ ئەکتەر و ئەستێرەی دیاری هۆلیوود کە خانووەکەی بە زیاتر لە 14 ملیۆن و 500 هزار دۆلار دەخەمڵێنرێت و بووە بە خۆڵەمێش لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا هۆکاری ئاگرەکەی بە ڕووداوێکی وەک تیۆریەی پلانگێڕی گێڕایەوە کە ویستێک بۆ خاڵیکردنەوەی وڵاتان هەیە. وشکە ساڵی زستانی ئەم ساڵ کە بووەتە هۆی وشکبوونی گژوگیا، بایگەرم و وشکی سانتە ئانای وەرزانەی پاییز و زستان کە لە دوای 2011ەوە ئەم ساڵ توندیەکەی ڕێژەیەکی پێوانەی تۆمار کردووە. ئاماژەیەکی خۆش نین بە ئاراستەی هێوربوونەوەی ئاگرەکە و دەست بەسەرداگرتنی.